وە پێش شارچکەی پردێ لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی ناحیە سەرگەڕان و هەروەها بەڕێز کاک یوسف کارجێڕی مەڵبەندی کەرکووک یەکێتی نیشتمانی کوردستان کە خەڵکی پەڵکانەیە کە دانیشتووی پەڵکانەیە و هەروەها کاک ئەحمەد ئەندامی ئەنجومەنی ناحیە سەرگەڕان دیارە ئێمە ماوەیەکە سەبارەت بە سەرگەڕان و ئەو گوندانەی بە ناحیە سەرگەڕانن کۆمەڵێ کێشە و گرفت و لەو سنوورە دروست بووە. ئێمەدا لێرە دەمانەوە شتێ ئاگاداری خەڵکی بە شەرەفی خۆمان بکەین ئەوانەی کە بە پەرۆشەوە متابعی وەزعەکانی ناوچە دابەراوەکانەکان و ناوچە کێشە لەسەرەکانەکان و ناوچانەی کە بەشێکن لە مادەی 140 تا ئیسە جێبەجێ نەکراوە سەبارەت بە ناحیەی سەرگەڕان و سەبارەت بەو گوندانەی کە ماوەیەکە کێشەی لەسرە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە پێوت ئەوترێ دیارە لەو ڕۆژانە بڕیارێ دەرچوو بوو بە ڕاگررتنی درەوی گەنموجۆ لە سنووری ناحیەی سەرگەڕان کە کێشەکە چەند گوندێکی گرتبوو بەڵام بێزگە لەوەدا هەستان ئیشەکەیان بەگشتی کرد و ئیشەکەیان عام کرد هەستان بە ڕاگررتنی درەوی گەنموجۆ لە سنوورەکە بە شێوەیەکی گشتی. ئەوە بۆ ئێمە دیارە بە هەوڵی هەموو لایە هەموو دڵسۆزان ئەو کەسانێک کە خەمخۆری کەرکووک و دەوروبەری کەرکووکن و ناوچە کێشە لەسەرەکانن سوپاسیانەکەین چ لە ئاستی جەنابی سەرۆکۆماری عێراق جەنابی دکتۆر بەرهەم و هەروەها ئۆفیسی 140 کەرکووک مامۆستا کاکەڕەش کە بە بەردەوامی لەسەر خەت لەگەڵمان بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە بە پێ تااقەت و توانای خۆیان و هەروەها پەرلەمانتارە کوردەکان بە تایبەتی ئەوانەی کە هاتوونە سەردانی ئیدارەی سەرگەڕانیان کردووە